بابەتی سەرەکی ئەمڕۆی پرۆگرامەکەمان گفتوگۆکەین ئاگادارین لە ماوەی ڕابردوودا یاخود دەی ئەم ساڵ هەڵبژاردننی پێشوەختی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوەچوو ساڵی داهاتوو ئەندەمان نەماوە لەم ساڵدا ساڵی داهاتوو بابەتێکی دیکە هەڵبژاردن دێتە پێشەوەیش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بەڵام هەمیشە بۆ هەڵبژاردنەکان پێویستەکە دۆخێکی گونجاو لەبار هەبێت و ئاستەنگینێتە پێشۆچچە ئەوەی کە ئاستەنگەکان سیاسی بە یاخۆت ئەوەی کە یاسایی بێت ئێمە گفتوگوێن بابەتاکەین دەپرسین ئاستەنگە سیاسی یاسایەکانی بەردەم هەڵبژاردننی کوردستان دەبێت چی بێت لەگەڵ بەڕێز تارق جەوهەر سارمەمی شارەزا لە کاروباری پەرلەمان کە جەنابیان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵێ من کاک تارق سلااوت لێ ببانیت باش ئەرکت کێشەکان بانیە لەگەڵێمەی دەمە سەرتا بۆ دەست پێ بکەین بزانین کە دۆخی ئێستای هەرێمی کوردستان گونجاو لەبارە بۆ هەڵبژاردن لەڕاستیدا باسکردن لە هەلومەرجی لەبار بۆ ئەنجامدانی هەڵبژاردن یەکێکە لە حاڵە سەرەکیەکان دەبێت بەهۆی نائارامی سیاسی یاخود ئەمنی سەربازی لە وڵاتەکانە هەڵبژاردن دوا دەخرێت و ئەمە ڕەنگە لە وڵاتی خۆشمان ڕوویدا بێ بەهۆی قەیرانە سیاسیەکان دوا دەخرێت بۆیە کۆمەڵێک پێوە ڕۆڵی هەیە لە ڕێخستن و زەمینەسازکردن بۆ هەڵبژاردنێکی سەرکەوتوو کە هەموو لایەنەکان پێی رازی بن و دوجاریش یعنی گەلەکە ئەوەی کە بەشداری دەکا ئاسوودە بێ کە هەڵبژاردنەکە هەڵبژاردنێکی ڕاستەقینەیە ئێمە لە هەرێمی کوردستان لە ڕاستیدا کۆمەڵێک لە بەردەم هەڵبژاردنێکی تازەی پەرلەمانی کوردستان کە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمان دەبێت کە بڕیارە لە ساڵی داهاتوو لە مانگی 11 دەبێت ئەنجام بدرێ بە پێی ئەو ئیستحقاق یاساییەی کە هەیە و ئەم خولە لە مانگی 11 ساڵی داهاتوو کۆتایی پێدێ کێشەمان هەیە لە ڕاستیدا زەمینەکە لەبارە لە ڕووی سیاسیەوە تاقەتێکی باش هەیە ڕاستە ناکۆچی ململانە سیاسەکان هەمیشە بەردەوامە بە تایبەتی دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی تا ئێستا ئەنجامەکان یەکلا نەکراوەتەوە و لە دادگای فدرالی پەسەند نەکراوە و حکوومەتی نوێ پرۆسەی سیاسی دەستی پێ نەکردووە ئەمەش کاریگەری هەیە تا ئێستا ناکۆچی و ناخۆشی و ینی ناڕێکی لە نێوان هێزە سیاسی کوردستانەکان بەردەوامە بۆیە سەیرەکەی لە دوو هەفتە پێش ئێستا کە باس لە ئامادەکاریەکانی کرا لە پەرلەمانی کوردستان بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی خولی شەشەم سەیرەکەی فراکسیۆنەکان هەرێکە دوو بۆ چون کێڕوانی جیاوازی هەبوو هەندێکیان داوایان دەکرد کە کۆمیسیۆنی هەڵبژاردننی ئێستا هەڵگۆشێتەوە کۆمیسیۆنێکی تازە پێکبێکە کۆمیسیۆن یەکێکە لەلایەنە هەرە سەرەکی و بنچینیەکانی ڕێکخەرانی هەڵبژاردن لە هەر وڵاتێک یا لە هەرێمێکدا بۆیە ئیشکالێتی یاسایی لەسەر کۆمیسیۆن هەیە ماوەی یاساییەکەی لە 2009 پێ ساڵی خۆیان تەواو کردووە لەوەتای دامەزران لە 2014 پێ ساڵ بوو بەڵام دەقێک هەیە مادەیەکەی لە مادەی هەشت لە یەکێک لە بڕگەکانیدا دەڵێت بەڵام بۆیان هەیە ئەو کۆمیسیۆنە ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیۆنکردنەوە کەسن بۆیان تەمدید بکرێتەوە درێژ بکرێتەوە بۆ ماوەی یەک جار واتە 5 ساڵی تر بۆیان هەیە بە پێقانون بۆیان درێژ بکرێتەوە بەڵام هەندێک هێزی سیاسی پێیان وایە کۆمیسیۆن بە پێکاتەی ئێستاکە لەبەرەوەی ئەگەر هاتوو لە نۆکەسەکە دوای ئەنجامی هەڵبژاردنەکان پێنج لە ئەندامانی کۆمیسیۆن ئەنجومەنی کۆمیسیۆن لەگەڵ ڕەتکردنەوەی ئەنجامی هەڵبژاردنەکان بوون ئەو کاتی ئەنجامی هەڵبژاردنەکان ڕەت دەکرێتەوە خۆمان دەزانین لە 2010 هەڵبژاردننی کوردستان بەهۆی هەندێک گلەی و ناڕزایی و بەهۆی هەندێک دەستکاری و خەوش لە هەڵبژاردنەکان دەنگوویەکی بەهێز هەبوو هەندێک لایەنی سیاسی زۆر باش ڕێکەوتن ئەگەری دووبارە هەڵوەشاندنەوەی هەڵبژاردنەکە ئەنجامدانی هەڵبژاردن هەبووە ئەمە لای هەندێک لایەن مەترسی دروست کردووە و پێیان وایە پێویستە کۆمیسیۆنەکە بگۆڕێ بە بیانووی ئەوەی کە ڕەنگە پێکاتەی تێدا نەبی لە ڕاستیدا ئێستا پێکاتەی تێدایە هەرچەندە نوێنەرێکی پێکاتەی تورکمان لەم کۆمیسیۆنە وەفاتی کردووە بەلایەنی تورکمان بەڵام پێویستە یەکێکی تر تەشەک بکرێت و یەکێکیش لە ئەندامان بۆ بەوتەبێژی حکوومەت لە لیستی پارتی دیموکراتی کوردستان ئەویش پێویستە پڕ بکرێتەوە واتە کێشەکە کێشەیەکی ئەوەندە خوڵ نییە ئەگەر کێشەکە لە ئەساسدا سیاسی نەبی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان دەکرێت بە یەک مادە بە دوو مادە تەمدید بکرێتەوە و بۆ 5 ساڵی تر یاخود ئەگەر ڕێکەوتنی سیاسی هەبی بۆ ساڵێک ڕێک بکرێتەوە خاڵێکی تر مەسلەی داتا و زانیاری یا لیستی دەنگدەران ئەمە یەکێکە لە خاڵە بنەڕەتیەکان ئەو خۆشەی کە هەیە لە ساڵی 92 هەتا ئێستاکە لیستێکی پاچی دەنگدەر لە هەرێمی کوردستان نییە بۆ نییە لەبەرەوەی سەرژمێری نەکراوە لە 30 ساڵی ڕابردوو پێشتریشدا لەبەرەوەی ڕژێمی عێراقی نەیکردووە سەرژمێریەکان پاک بێ ئێمەش نەماتوانوە بیکەین دوای ڕوخانی ڕژێمیش قەرار درابوو کە ئەمە لە دەسەڵاتی حکوومەتی فیدرالیە حکوومەتی فیدرالی دەبی سەرژمێریەک لە زاخۆ هەتا فاو بکە بزانین ڕێژەی دانیشتوانی حەقیقی لە هەر پارێزگایەک چەندە کە ئەمە ببێتە سەرچاوە و بنەما بۆ هەر پرۆسەیەکی هەڵبژاردن و ڕفراندۆم
کە لە ئایدەدا لە عێراق و پارێزگاکان بکرێت بە تایبەتی ئێمە دوو پرسی گرنگ هەیە مەسلەی هەڵبژاردنەکانە لە عێراق مەسلەی هەڵبژاردنەکانە لە هەرێم ئەنجومەنی پارێزگاکان جگەلەوەی کێشەی ناوچەی دابڕێنراوەکان و ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێم کە بە مادەی 140 ناسرا و ئەمیش دوجار پرۆسەکەی بە ریفراندۆم ئەنجام دەدرێت کە ئەویش دەبێت داتا و زانیاری دروست دەبێت و ڕاستەقینە بن ئەو داتا و زانیارانە حەسمی حەقیقی هەر پێکاتەیەک بەدەر بخات ئەمە خاڵێکی تری گرنگە لە پرۆسەکە کە تا ئێستا بەداخەوە ئەو کۆمیسیۆنی ئێستای خۆمان لە 2019 دانیشتون کە لە ڕووی تەکنیکیەوە لاوازتر و بێتواناترن لەوەی بەغدا ئەوان لە بەغدا لەبەرەوەی لە دوای لە 4 ساڵی ڕابردوودا دوو پرۆسەی هەڵبژاردنیان ئەنجام داوە لە ڕووی تەکنیکیەوە تەکنۆلۆژیای باشتر بەکاردێنین ئەگەر بەراوردی هەڵبژاردننی ئێستای عێراق بکەیت لە چاو هەڵبژاردنەکانی پێشووی دوای 2023 تەنانەت لە مێژووی دەوڵەتی عێراقیش ڕەنگە ئەو هەڵبژاردنە پاکترین هەڵبژاردن بێ بەڵام بێخەوشترین نییە چونکە تا ئێستاش کێشە و کەموکوڕی هەیە وەکو بینیمان ئەو فڕوفێڵەی لە هەندێک لە بنکە و وێزگەکان کرابوو لە سەرتاسەری عێراق هەژنۆ کورسی گۆڕاکاری بەسەرداهات بۆ نمونە یەکێتی نیشتیمانی لە هەولێر و لە مووسڵ دوو کورسی لەدەستدا بوو بەهۆی ئەو دەستکاریە کە لە پرۆسەکە کرابوو چەند جارێک دەنگرابووە هەرچەندە سیستەمەکە ئەلکترۆنی بەڵام کرێن و کەموکوڕی تێدایە بۆیە دوجار دوو کورسی بۆ گەڕایەوە کە ئەمە نیشان دەدا دەڵێ کۆمیسیۆنی عێراقیش وەکو ئاستی پێویست ناتوانێت پرۆسەکە بە پرۆسەیەکی پاک و خاوێن و بێگەرد ئەنجام بدە بۆیە یەکێک لە خاڵە گرنگەکان مەسەلەی کۆمیسیۆن شێواز و سیستەمی هەڵبژاردنەکەش ئەمەش دەکرێت دواتر بێتەوە قسەر باشە کاک چارق دیارە باس لە هەموو ئەو بابەتانە بەوردی دەکەین کەەوە ئاماژەت پێدا خاڵێک کە باست کرد باست لە وەرگرتنی داتاکان کرد ئەخۆ با بڵێن کۆمیسیۆن تا چەندە کارا کراوەتەوە بۆەوەی بتوانێت داتا و زانیاری دروستی دەنگدەران دەستی بکەوێت بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تا چەندە لەم ڕۆوە کار کراوە لە بەرەوەی نەبێتە ئاستەنگێک لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پەیوەندیەکان لەگەڵ برادران لە کۆمیسیۆن بەڕاستی ئەوان هیچ شێکیان نەکردووە لە 2019 دانیشتون قەلەقن نازانن ئایا چارەنووسیان چی دەبێ ئایا کۆمیسیۆنی ئێستا هەیە درێژ دەکرێتەوە یاخود کۆمیسیۆنێکی تر ئەنجومەنێکی تر هەڵدەبژێدرێ و من پێم وایە ئەمە یەکێکە لە کێشەکانی هەم لە ڕووی تەکنیکیەوە هەم لە ڕووی ئیداری و کارگێڕیەوە هەم لە ڕووی یاساییەوە کۆمیسیۆن ئیشکالێتی هەیە دەبێت بە زووترین کات چارەسەر بکرێت ئەگەر لایەنە سیاسەتەکان ڕێککەوتن لەسەر ئەوەی کە ئەو کۆمیسیۆنە تەمدید بکرێتەوە ئەنجومەنێکە دەست بەکار بن و درێژە بەکارەکانیان بدەن 6 مانگ بۆ 7 مانگ زیاتریان دەوێت بۆ ئەوەی داداکان پاکەنەوە بەڵام من پێم وایە خاڵێکی باش هەیە کە دەتوانن سوودی لەوەربگرن و داوای یارمەتی لێ بکەن کۆمیسیۆنی عێراقە کە داتاکانی پاکترە جوانتر ڕێکخراوەتەوە دەتوانن پشت بەو داتایانە ببەستن کە هەڵبژاردننی 2021 عێراقی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان لەسەر ئەنجامدرا چونکە هەر کۆمیسیۆنێکی تر ئێستا کە هەڵی بژێری ئەنجومەنێکی تازە هەڵبژێری ئەمانەی کە بێن ئەگەر دادوەریش بن ئەگەر هاتوو کەسانی تریش بن ئەمانە پێویستیان بەکاتی زیاتر هەیە پێویستیان بە ئەزمون و شارەزایی هەیە بۆیە من پێم وایە لە بەرژەوەندی پرۆسەی هەڵبژاردندا نییە ئەگەر هاتوو داوا بکرێت ئەنجومەنێکی نوێ هەڵبژێردرێت چونکە تا خیبرە پێیا دەکەن هەر هیچ نەبێ ئەوانەی ئێستا پرۆسەی ڕفراندۆمیان ئەنجامدا هەڵبژاردننی 2018 ئەنجامدا دوو پرۆسەیان یعنی تەجروبەیان هەیە لە دوو پرۆسە بۆیە باشتر وایە ئەو کۆمیسیۆنی ئێستا بمینێتەوە بەڵام تەکنۆلۆژیا و لایەنە تەکنیکیەکانی بۆ دابین بکرێ و هاوکاری و پشتیوانی بکرێ و دەست لە کاروبارەکانی وەرنەدرێ بۆەوەی بتوانێت پرۆسەکە بە هەماهەنگی لەگەڵ هیچ نەبێ لەگەڵ شارەزایان لە نەتەوەی گرتوەکان لەگەڵ شارەزایانی کۆمیسیۆنی عێراقی ئەو پرۆسەیە سەر بخەن ئەمە دەکرێت بەو شێوەیە بەڵام ئەگەر هاتوو داوای گۆڕین بکرێت داوای سیستەمێکی تازە بکرێت کۆمیسیۆنێکی تازە پێم وایە ئەمە بیانووە بۆ ئەوەی پرۆسەی هەڵبژاردن لە وادەی خۆیدا ئەنجام نەدرێت ئەگەر هاتوو ڕێکیش نەکەوتی دەکرێت داوا لە کۆمیسیۆنی عێراقی بکرین کە ئەو پێشتر دوو خولی هەڵبژاردن لە عێراق لە هەرێمی کوردستان دوای ڕوخانی ڕژێم کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردننی عێراق ئەنجامی داوە کە ئەو کات ئێمە کۆمیسیۆنمان نەبوو بۆیە ئەو کۆمیسیۆنە مەسەلەیەکە مەسەلەیەکی سیاسی ئەگەر لە ڕووی قانونیەوە من پێم وایە بە خلالی هەفتەیەک دەتوانن چارەسەری بکەن ئەگەر هاتوو لایەنە سیاسەکەی لێ بەدەربین ئێمە دەتوانین سوود لەو ئەزمونەی دوومانگی ڕابردووی عێراق ببینین کە بۆ هەڵبژاردنەکەی پێشوەختی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بینیان وەکو خۆت باسیەکێڵی لە مێژووی عێراقدا یەکەم جار هەڵبژاردنێکی لەو شێوەیە بێخەوش و ڕێک و پێک بەڕێوە بشێت ئێمە دەتوانین سوودی لێوە بگرین و بە یاساشی کە یاسای ژمارەیەکی ساڵی 92 هەموارکرا و 7 جار هەموارکراتەوە یاسای هەڵبژاردن ئێمە کۆمیسیۆنمان نەبوو لە خولی ساڵی 92 ئەنجومەنێک
لە هێز و لایەنە سیاسەکانی بەرهەی کوردستانی پێکات سەرپەرشتی پرۆسەکەی کرد دواتر ئەو ئەنجومەنە گۆڕدرا بە کۆمیسیۆنێکی ئەنجومەنێکی باڵای هەڵبژاردن بەڵام لەبەرەوەی نەمابوو لە خولی دوای 2005 لە 2005 کە خولی دووەم ئەنجامدرا لە 2009 کە خولی سێم ئەنجامدرا ئەنجوم کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق هاتن ئەو پرۆسەیان ئەنجامدا بەڵام ئێستا کۆمیسیۆنی عێراق لە پێشەوەی کۆمیسیۆنی هەرێمی کوردستانەوە لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی ئیمکانیاتەوە لە ڕووی شارەزایی لە ڕووی ئەزموونەوە ئەوان لە پێش کۆمیسیۆنەکەی هەرێم چونکە کۆمیسیۆنی هەرێم ئێمە دەزانین بۆ ئامانجێکی سیاسی بۆ کاتێکی دیاریکراو بۆ پرۆسەی ڕفراندۆم یعنی پێک هات و دواتریش هەڵبژاردنەکانی 2010 ئەنجامدا بەڵام خاڵێکی گرنگ کە من پێم باشە قسەی لەسەر بکەین ئەوی جێگەی ناکۆچە مەسلەی سیستەمی هەڵبژاردن و یاسای هەڵبژاردن چۆن هەموار بکرێتەوە یعنی ئەمە یەکێکە لە پرسە گرنگەکان و لەمپەرەکانی بەردەم هێز و لایەنە سیاسەکان لە پەرلەمانی کوردستان کە دیسان دید و بۆچوونی جیاوازەیە چونکە ئەو هەڵبژاردنەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەکرێت ئەمە دوو دەورەی هەڵبژاردنە پێ ئەنجام دەدرێت لە خولی چوارەم و لە خولی پێنجەم کە سیستەمی نیمچەکراوەی بەکار هاتووە تیایدا دەنگدەر بەشداری دەکا و دەنگ بە لیستێکی سیاسی لە نێو لیستەکەش دەنگ بە یەکێک لە بەربژێرەکان دەدا کە خۆی قەناعەتی پێ هەیە پێشتر ئێمە لە ساڵی 92 لە خولی یەکەم هەڵبژاردننی هەرێمی کوردستان بە ڕێژەیی بوو دەبوایە حزبەکان سەتاحەوتی دەنگ بێنن بۆیە تەنیا دوو حزب گەیشتنە پەرلەمان یەکێتی و پارتی بوون حزبەکانی تری بەرەی کوردستانی نەیانتوان ئەو بەربەستە ڕێژەی سەتاحەفتەکە تێپەڕێنن بۆیە دوجار لە خولی دووەمی هەڵبژاردنەکاندا سەتاحەوتەکە لادرا و هیچ ڕێژەیەک دانەندرا و سیستەمی هەڵبژاردنەکەش لە فرەبازنەیی چونکە لە ساڵی 92 هەرێمی کوردستان 4 بازنەدا بەشکرا بوو بە کەرکووک ناوچەی گەرمیان لەگەڵ سلێمانی هەولێر پارێزگای دهۆ بەڵام دوجار لە کاتی خولی گواستنەوەی پەرلەمان لە 2014 ئەم یاسای هەموار کرا و هەرێمی کوردستان کرا بە یەک بازنە و سیستەمی هەڵبژاردنەکەش کرا بە لیستی داخراو بۆیە ینی ئێمە دەتوانین زارێشتر بگەڕێنەوە بۆ فرەبازنەیی چونکە فرەبازنەیی حەقی زیاتر بە دەنگدەر دەدا بۆ ئەوەی نوێنەری ڕاستەقینەی خۆی هەڵبژێرێ چونکە خەڵکی بۆ نمونە پارێزگای هەولێر ئەگەر دەسەڵاتی بدێ و نوێنەرێکی پارێزگاکە خۆی هەڵبژێری ڕەنگە باشتر بتوانێت گزارش لە دید و بۆچوون و خواست و تایبەتمەندی پارێزگاکەی بکە ئەمە بۆ سلێمانی و بۆ کەرکووک و بۆ هەڵەبجە و بۆ دهۆکیش هەڕاستە ئەمە مانای ئەوە نییە ئێمە جیاکاری لە نێو هەرێمی کوردستان دەکەین نەخێر ئەمە کۆمەڵێک سیستەمی هەڵبژاردن هەیە دەکرێت بزانین ئاستی گەشەی کۆمەڵایەتی سیاسی دیموکراسی لە وڵاتە چۆنە ئێمە ئەو سیستەمە بە گونجاوتر بزانین و ناکرێت ئێمە هەر لەسەر سیستەمێکدا هەر بازنەی داخرا و هەرێمی کوردستان یەک باز نەبێت چونکە ئێستا کاتی ئەوەیە دەسەڵاتەکان شۆڕ بکرێتەوە و حڕیەتی زیاتر بە دەنگدەر بدرێت بۆ ئەوی بتوانێت ڕاستەوخۆ ینی کاندیدەکە بناسێت کە دەنجی پێدەدا بگەڕێنەوە بۆ لیستی داخرا و ئەم ناڵێم ئەمە دژی دیموکراسیە بەڵکو پاشەکشەیە چونکە خەڵک پێی خۆشە خۆی کاندیدەکە بناسێت کە دەنجی پێدەدا ڕاستە ئێمە ئەگەر بەراوردی بکەین خەڵکێکەیە پێی وایە کوالیتی پەرلەماندا بەزووە لەبەرەوەی تەمەنی پەرلەمانتار کەم کراوەتەوە بەڵام من پێم وایە ئەساسەکەی دەگەڕێتەوە بۆ حزب و لایەنە سیاسیەکان کە ئەوان پێویستە دەستەبژێر و خەڵکی شارەزا و خەڵکی بەئەزموون و خەڵکێک کە دسپلینی هەبێ پابند بێ بە بەرنامەی حزبەکانی خۆیان پابند بێ بە برژۆندیەکانی گەر ئەو سوودێکە لە پەرلەمان دەیخوا ئەو کەسانە دەستنیشان بکەن بۆ پەرلەمان بۆ ئەوەی کە هاتنە پەرلەمان بزانن ئەرکی پەرلەمان چاودێریکردنە یاسادانانە بودجە پەسەندکردنە بۆ بڕیاردانە لە پرسە چارە نووسازەکان ئەمانە بە کورتی 4 ئەرکی سەرەکی کە پەرلەمانتار پێویستە پێوی پابند بێ بۆیە ناکرێت لەوێدا پەرلەمانتار کە هاتە پەرلەمان بۆ بانگەشەی هەڵبژاردن لەبەرەوەی سیستەمەکە سیستەمی نیمچەکراوەیە و کاندید دەگەڕێ بانگەشە بۆ خۆی دەکا منبەری پەرلەمان سەکۆی پەرلەمان کورسی پەرلەمان ڕووماڵی دانیشتەکانی پەرلەمان بەڕاستەخۆ ینی بەکاربێنێت بۆ ئەوەی بانگەشەیەکی کەمپین پێشەوەی وادەکەی کۆتاییات بیان یاسی خۆی کاندید بکاتەوە زۆر جاروی پەرلەمانتارەکان دەکەونە ینی ژێر کاریگەری ئەوەی کە نیەتیان هەیە خۆیان کاندیدکەنەوە بۆیە دێت ڕەنگە زۆر جار بە پێچەوانەی دید و بۆچوونی فراکسیۆنەکانشیان هەڵوێست وەردەگرێن و لێدوان دەدەن و گرژی ئاڵۆزیەکان لە نێو پەرلەماندا زیاتر دروست دەکەن خاڵێک کە پێویستە لێرەدا تاکیدی لەسەر بکەینەوە گۆڕانکاری لە سیستەمی هەڵبژاردن لە فەرهەنگی هەڵبژاردن لە ڕۆشنبیری هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دروست بووە بەڵام خاڵەکە تا ئێستا بە نەگەتیڤ شکاوەتەوە ئەویشەوەی بایکۆتە بایکۆت ڕاستە ئازادی خەڵک ئازادە بەشداری دەکات بەشداری نەکات بەڵام بۆ گۆڕانکاری لە ڕێی هەڵبژاردنەوە پێویستە خەڵک بەشداری کە بایکۆت نەکات یەکێک لەو کێشانەی کە دوو دەورەی پەرلەمانی لە عێراق و کوردستان هەیە ڕێژەی بایکۆت زیاد دەبێت
ینی دەنگدەر زیاتر لە ماڵ دادەنیشێ نایە بەرەو سندوقی دەنگدان ئەمەش پێویستی بە تەشویقە تەشویقیش بەوە دەبێت کە سیستەمی هەڵبژاردن بگۆڕینەک سیستەمی هەڵبژاردن بگەڕێنینەوە بۆ دواوە بیکەنەوە بازنەی داخرا و خەڵک مەزانی دەنگ بەچێ دەدا چونکە دەنگدان بە لیستێکی داخرا و بۆ حزبێکی دیاریکرا و تۆ نازانی ئەو لیستە چێ تێدایە چێ باشە چێ خراپە ئایا لە ئاستی ئەو بەرپرسیارەتێدایە کە تۆ دەنگی پێ دەدەیت بەڵێ کاک تارق وەک کۆتا پرسیارەگەر گوێبیستی دەنگی منی دیارە هەروەک خۆشت ئاماژت پێکرد مشتومڕێکی زۆر هەیە لەسەر سیستم و یاسای هەڵبژاردنەکان بە بڕوای تۆ ئەگەر بازدا هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن بکرێت لە ئێستادا کام یاسایانە پێویستە هەموار بکرێتەوە کە لەگەڵ پێویستی ڕۆژدا بگونجێت بۆ هەموارکردنەوەی یاساکان لە پەرلەمانی کوردستان و هەموارکردنەوەش چ ئاستەنگێک دروست دەکات؟ دەنگی دەنگدەر دەگۆڕێ لە هاوکێشەیەکی ژمارەیەوە بۆ کورسی پەرلەمانی و لەوێشەوە بڕیاری سیاسی دەردەچێت پرۆسەیەکی گرنگە بۆیە دایمەن قابلی ئەوەیە مشتومڕی سیاسی گەورە و ناکۆچی سیاسی لێ بکەوێتەوە ئەوەی کە ئێستا کە گرنگە دوسێ شتە یەکێکیان سیستەمی هەڵبژاردنەکەیە ئایا هەرێمی کوردستان بە سیستەمی نیمچەکراوەیی پرۆسەکە ئەنجام بدرێت یاخود بگەڕێنەوە بۆ لیستی داخرا و یاخود بۆ شێوازێکی تر کە لەسەری ڕێکەوی زۆرینەی سادە یا زۆرینەی ڕەها کۆمەڵێک سیستەم هەیە بەڵام ئەوەی تا ئێستا خەڵکی ئێمە لێ ڕاهاتوە دوو دەورەیە مەسەلەی نیمچەکراوەیە من پێم وایە لە بەژەوەندی خەڵکدایە نیمچەکراوەکە بمینێتەوە لە بەژەوەندی دیموکراسیدا ئەو نیمچەکراوەیە بمینێتەوە نەگەڕێنەوە بۆ بازنەی داخراوە خاڵێکی تر مەسلەی دابشکردنی هەرێمە بەسەر 4 پارێزگا یا 4 بازنای هەڵبژاردن کە ئەمە لە عێراق تاقی کراوەتەوە سەرکەوتوترە لەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستان ئەنجامی دەدەین خەڵکەیە پێی وایە دەرێ هێزە گچکەکان زەرەر دەکەن من پێم وایە بە پێچەوانەوە هەندێک هێز و حزبمان هەیە لە ناوچەیەکی دیاریکراوی هەرێمی کوردستان لە سنووری پارێزگایەک ڕەنگە جەماوەریان زیاتر بێ ئەگەر بکرێ بە 4 بازنە هەرێمی کوردستان ڕەنگە شەنسی سەرکەوتنی ئەندامەکانیان هەمی بەتایبەتی ئێستا بەرپەستی ڕێژەیی نەماوە هەرچەند دەنگ بینی و مادام نوێنەرەکە لەو بازنەیە دەتوانی لە نوێنەی ڕکابەر زیاتر بێنێتە دەرگای پەرلەمان یعنی کورسی پەرلەمانیش بۆ چەند دیاری دەکەین ئایا ئێمە چەند ئەندامی پەرلەمانمان دەوێت چونکە لە ساڵی 2000 لە ساڵی 92 ئێمە 105 ئەنداممان هەبوو 2000 لە خولی دووەم کرا بە 111 لە 2005 11 ئەندام بۆ کۆتاکان دیاری کراوە 5 بۆ مەسیحیەکان 5 بۆ تورکمانیەکێشی بۆ ئەرمەنەکان من پێم وایە خاڵێکی تری ناکۆک ئێستا کە جەنابەت ئاماژەت پێکرد مەسەلەی کۆتاکانە چۆن کۆتاکان کاریان لەسەر بکرێ و ئایا 11 کورسەکە بمێنێ هەندێک لایەن داوا دەکەن ئەو 11 کورسێ زۆرە بە بەراورد لەگەڵ عێراق 18 پارێزگایە نۆ کۆتای هەیە بۆ هەموو پێکاتەکانی مەسیحی و بۆ پێکاتەکانی ئاینی و بۆ گروپە بچووکەکان بەڵام هەرێمی کوردستان 4 پارێزگایە 11 کورسی کۆتای هەیە هەندێک مەسیحی هەیە لە پارێزگای سلێمانی لە کۆیە ئەمانە شانسی بەشداریکردنی نوێریان نییە تورکمانەکان لە کفری لەو ناوچانێک کە جگە لە هەولێر هەیەە شانسیان نییە بەشداری بکەن بۆیە گرنگە کۆتاکان بە شێوازێک پێداچوونەوەی بۆ بکرێن من پێم وایە کاتی ئەوە نییە ڕێژەکەیان بکەینەوە بەڵام کاتی ئەوەیە هەندێک لەو کۆتایانە بۆ پێکاتەی مەسیحی و تورکمان لە پارێزگاکانی تریش دابش بکرێواتە ئەو کۆتایانە بەسەر پارێزگاکان دابش بکرێت لەچێ ئەو پێکاتانە هەنا لەوێ کورسێکیان بۆ دابدرێت بۆ ئەوەی نوێنەر و ڕاستەقینی ئەو پارێزگایانە بێت نەکەمی چڕکرێتەوە لە هەولێر لە پارێزگای هەولێر یا لە درۆ ئەوە هەموو جارێت دەبینین کۆتاکانیش دەبێت ڕێزیان لێ بژێت دەبێت دەرفەتی بەشداریکردنیان هەبێ نابێ هەوڵ بدەین ئەوانە تەهمیش بکرێن بەڵام پێویستە ئەوانیش استقلالەتی قەراری سیاسی خۆیان لە کاتی ململانەی نێوان هێزە سیاسەکان نەبن بە بەشێک لەو ململانەیە و پارسەنجی هێزەکان یا پارسەنجی هاوکێشەی نێو پەرلەمان لاسەنگ بکەنەوە لە بەژەوەندی هێز و لایەنێکی دیاریکراوە چونکە ئەو خاڵێکی ئێستا کە لەنێو بەشێک لە فراکسیۆنەکانی پەرلەمان لەسەر کۆتاکان هەیە کۆتاکان لە کاتی ململانەیە توندەکانی سیاسی نێوان هێزە کوردیەکان سیرەکەی ئەوان خۆیان بەلایەکدا دەشتێنەوە هەمیشە لەگەڵ ئەو هێزە سیاسی ڕۆیشتون کە لە ساڵی 92 کار لەسەر کۆتاکان بە شێوەیەکی بەژەوەندی تایبەتی خۆی کردووە بۆی ئێمە دەبێ وەکو هێزە کوردستانیەکان دەست لە کاروباری کۆتاکان وەرنەدەین دێبگەڕین ئەوان لیستێکی داخراو یا لیستێکی هەڵبژاردننی خۆیان هەبێت چونکە لە قانونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش لە ساڵی 92 و دوای تعدیلکردنیشی لە ساڵی بەڵێ زۆر سوپاس بۆ تارق جەوهەر سارمەمی شارزە لە کاروباری پەرلەمانی سوپاس کە ئەم بانیە لەگەڵێم بووی سوپاس بۆ تەواوی زانیاریەکانت.